فەیلسوفی دێرینی چاینی لاوزی دەڵێت کارە سەختەکان لە کاتێکدا بکەن کە ئاسانن، کارە گەورەکان لە کاتێکدا بکەن کە بچووکن. گەشتێکی 1000 میل بە هەنگاوێک دەست پێ دەکات. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێنانتان لێبێت. هەرچەندە ئەم کەرنەڤاڵە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاد لە سەدەیەک، بەڵام هێشتا بە گۆرانی و سەما و شادی بەنێوبانگە. کەرنەڤاڵی کۆڵۆمبیا یەکێکە لە کەرنەڤاڵە هەرە زیندوو شادی بەخشەکانی جیهان. هەوڵێکیشە بۆ ڕاکێشانی گەشتیاران و گەشانەوەی شارەکە بە هونەر و جوانی و سەما. کەرنەڤاڵی بەڕەنکۆیا یەکێکە لە گرنگترین ئاهەنگە فولکلۆریەکانی کۆڵۆمبیا و یەکێکە لە گەورەترین کەرنەڤاڵەکانی جیهانیش. کەرنەڤاڵەکە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 19هەم. کەرنەڤاڵی بەڕەنکۆیا گرنگترین فیستیڤاڵی کلتوریە بەهۆی هەمە چەشنەکەیەوە، بەهۆی گشتگیریەکەیەوە، بەهۆی جۆراوجۆریەکەیەوە بەرهەمی تێکەڵبوونی گروپی سێنەتەوەیە. 4 ڕۆژ پێش ئاهەنگەکە بەڕەنکۆیا خۆی دەڕازێنێتەوە بۆ پێشوازیکردن لە گەشتیارانی نیشتیمانی و بیانی بۆ ئەوەی لەگەڵ دانیشتوانی شارەکەدا پێکەوە چێژ وەرگرن لەو ئاهەنگەی کە 4 ڕۆژ دەخایەنێت. ڕەنگە جەنگەکان بە گوڵ دەست پێ بکەن، جەنگەکان بە تەپڵ و مۆسیقا و کۆبوونەوە و باوەشکردن بە یەکدا دەست پێ بکەن، هەرگیز جارێکی دیکە بە توندیتیژی دەست پێ ناکەنەوە. جیاوازیەکان تەنها بە هێزی جەستا یەکلایی ناکرێتەوە. لە ماوەی کەرنەڤاڵەکەدا چالاکی ئاساییەکانی بەڕەنکۆیا لا دەبرێن، چونکە شارەکە سەرقاڵی سەمای سەر شەقام و نمایش و موسیقا دەبێت. کەرنەڤاڵ دەربڕینێکی خۆشی و یەکێتی و خۆشەویستێکی زۆرە بۆ وڵاتەکەمان و بەتایبەتی بۆ بارانکویلا. بە درێژایی ساڵەکە تاقیکردنەوەی بەهێز دەکەین بۆ چێژوەرگرتن لە هەر یەکەیان و هەموو بیانیەکان و هەموو خەڵکی بەڕەنکۆیا و جیهان بابێن بۆ ئێرە و چێژ لەم نمایشە گەورەیە وەربگرن. کەرنەڤاڵی بەڕەنکۆیا سەمای وەک پاڵۆتیۆی ئیسپانی، کۆنگۆی ئەفریقی و میکۆمیکای ڕەسەن لەخۆ دەگرێت. هەروەها زۆرێک لە شێوازەکانی موسیقای کۆڵۆمبی پێشکەش دەکرێن کە دیارترینیان کۆمبیایە و ئامێرە نەریتیەکانی خۆیان بەکاردەهێنن. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتن. لە گەڕەکی بەڕۆژکەی هەژارنشینی شاری دوهۆک لەدایک بووە. هەر لەو شارەش خوێندنی سەرەتایی و ناوەندی تەواو کردووە. دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە بەشی دەرهێنان. لە کۆتایی ساڵی 1990ەوە لە شاری بەرلین لە ئەڵمانیا دەژی. دەرهێنەر و ئەکتەر و نووسەری شانۆ و ئۆپێرایە لە ماڵی شانۆی نیشتیمانی ئەڵمانیا. ئەندامی بەڕێوەبەری شانۆی پەیمانگای ITI جیهانی ئەڵمانیا کە لە مێژوودا یەکەمین کوردە بگاتە ئەو ئاستا. کاری شانۆ و ئۆپێرایی لە کوردستان و تووشیا و ئوردون و ئیسرائیل و لە ئەڵمانیا ئەنجام داوە. ئێستاش ئیحسان عوسمان میوانی زایڵی داهێنانە. کاک ئیحسان ئەم کاتت باش. ئەم کاتتان باش. زۆر سپاس. زۆر سپاس. شاد بووینەوە لە دەنگی ئەمریکا بۆ بەرنامەی زایڵی داهێنان کە ئێستاکە پێکەوە چاوپێکەوتنێک سازەکەین سەبارەت بە دوایەمین ئیشی ئێوە داگیرکردنی تاریشی. وەک دەرهێنەر زۆر سپاس. کاک ئیحسان ئێوە وەک دەرهێنەر چەند سەخت بوو ڕۆمانێکی درودرێژی وەکو ئەو ڕۆمانەی کاک بەختیار عەلی بکەن بە شانۆ و دەرهێنانی بۆ بکەن هاوکات چەند سەختە ئیشکردن لە مێژوێکە کە مێژووی تەڕادەیەک مێژووی جینۆسایدی کولتوری بووە یان مێژووی جینۆسایدی فەرهەنگی و زمانەوانی بووە کە کاک بەختیار ورد چۆتە ناویەوە. زۆر سپاس بۆ ئێوە و بینەر و بیسەری ئەم چاوپێکەوتنە. ئیشکردن لە ڕۆمانە نەفەسێکی دوور و درێژی دەوێت، ئیشکردنێکی وردی دەوێت، جێڕانەوەی بەرفرەوانی ڕۆمان بۆ 2 سەعات کارێکی ئاسان نییە، بەڵام ئیتر کاری ئێمە کاری هونەرە، کاری جوانیە، کاری لێکدانە
بۆیە ئەمە یەکەمین سەربوری منش نییە لە ڕۆمان ئەوە چەندین ساڵە لەسەر ڕۆمان ئیش دەکەم ڕۆمان بۆ شانۆ بەڵام بەڕاستی ئەگەر بڵێم ئەمە خۆشترین ڕۆمان بوو لە ژیانم کە باندوورێکی زۆری لەسەر من کرد ئەوەش لەبەر ناوەڕۆکی لەبەر جۆری نووسینی بۆیە من هەر خۆم بە تەنیا نەمتوانی ئەم ڕۆمانە بکەمە شانۆ بۆیە داوام لە خانم مامۆستا کەڤال سقی کرد کە ئەو بەو ئەرکە هەستێت و بەڕاستیش جێگای دەستخۆشیە زۆر زۆر بە جوانی کردوتیتە شانۆگەریەکی زۆر باش بابەتی ناوەڕۆکی شانۆگەریەکە ناوەڕۆکێکی دلهەژێنە ناوەڕۆکێکی بە ئازارە ناوەڕۆکێکی بڵێم ئەو 6 هەفتەیە کە ڕووبەمان دەکرد بەڕاستی ناڵم کێشەی نەفسی بەڵام تووشی گوێیەکی قورس ببووین ئەوەندە قسەی ناشرین ئەوەندە قسەی ڕق ئەوەندە قسەی ڕاست بەرامبەری کە خودی خۆت دەکەیت کە خۆت کوردی زۆر ناخۆش بوو پرۆسەسێکی زۆر زەحمەت بوو بۆ ئەو کەسانی کە لەگەڵ ئێمەشی ئیشیان دەکرد زۆر جارم بە ئێمەیاندا و داوای لێبوردن دەکەم کام تێکستە دەڵێم چونکە کە تو یەکسەر بڵێ لەناو تێکستەکەدا بڵێ فەرقی ملەتی کورد و ئاژەڵ نییە خۆی دەزانی من کوردم مامۆستا کەڤال کووردە ئەکتەری تر کووردە جا ئەڵمانەکان دەیوت داوای لێبوردن دەکەی کام قسانە بەردەوام دەیکەیت بەڵام ئیتر چارەسەری ئێمە کورد ئازارە ئیترێمە بەشێکی لە ئازار احتیمانە لە ئازار جیاش نەبینەوە ئەگەر لە هیچ نەبێت لە ئێستادا لە ئایندەیەکی دوورە بەڵکە لەو ئازارە جیاب بینەوە بەڵام ئیتر دەردی ئێمامەیە بەڵێ کاک ئەحسان هەڵبەت بەڕاستی ئاڵنگارێکی سەختە کە ئیش لە ڕۆمانێکا بکەیت و دواتر بیکەی بە شانۆ و ئەو زمانەی کە باست لێەوە کرد کە بەرامبەر کورد بەکار هاتووە دواتر ئەو زمانە بینیتەوە گۆ جارێکتر لە سەر شانۆ و هەم وڵاتانی دنیا بە تایبەتی ئەمریکیەکان و ئەوروپیەکان و بەگشتی ڕۆژاوایەکان کە بۆ کە قسە بەنەتەوەیکی تر بوترێ نیگەرانە بن چکە شتی وا زۆر سەختە بۆ ئەوان زۆر سەختە بۆ ئەوان هەڵبەتە ئیشی ئۆپێراشت کردووە هاوکات بەنیازی ئیشی ئۆپێراشی پێمان خۆشە ئەو ئیشە ئۆپێرایانە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا زیاتر ڕوون بکەیتەوە چەند توانراوە ئۆپێرای کوردی و فرەنەتەوەیی لە ئەوروپا و لە وڵاتانی دیکەیە جێی خۆی بکاتەوە من کاتی من لە ئۆپەرای ئەوروپی ئیشم کردووە لە ئۆپەرای ستراڤینسکی ئیشم کردووە لە برامز ئیشم کردووە لە موزارتم ئیش کردووە ڕاستی بێت هی کوردی ئۆپەرامان نییە احتیمالە بڵێم شەرق یان بڵێن شەرقی ئاسیا زۆربەیان لانی وڵاتی گەورە ئۆپەرایان نییە ئۆپەرا هونەرێکی ڕۆژ ئاواییە زیاتریە ئەوروپیە بەڵام ئێمە یەکەمین پێنگاومان هاوێشتووە کە ئۆپەرایەکی کورد زمان بکەین دەبێتە تەجروبەیەکی یان دەبێتە سەربوورێکی تازە دەبێتە سەربوورێکی دەستپێک هیوادارم هەموو هەوڵمان بۆ ئەوەیە برادرانش هەموو هەوڵمان بدەن یان یارمەتیمان بدەن کە بتوانین ئەم دەستپێکە سەر بخەین یعنی پێنگاوێکی باش بێت ئۆپەرای مەموزین کە من هیچی لە پرۆژەی شانۆگەریەکەمان بڵێن کاک بەختیار کە کێشەیەکی نەتەوە بوو مەموزینش سمبولی نەتەوەیەکە هیوادارم کە بتوانین لە ئایندەیەکی نێزیک لە 13 مانگی 5 ئێوارەیەکی گۆرانی و جێڕانەوەی مەموزین دەکەین وەکو تست و ساڵی داهاتوو لە مانگی یەکە دەست بە پرۆڤەی مەموزین دەکەین و لە مانگی 2 ساڵی 2024 پێشکەش دەکەین. ئەم ئۆپێرای مەموزین خۆی بۆ خۆی ئۆپێرای مەموزین شتێکی تیا هەیە کە زۆربەی حیوار و گفتوگۆ و قسەکردن و شعر و هەموو ئەمانە نییە پێکەوە تێکەڵەیەکی جوانی دروست کرد ڕەنگە ئەمە بۆ کردنی بە ئۆپێرا کارێکی هێندە شایستە بێ بە تایبەتی ئەگەر بە زمانی کوردیش بکەیت ئێوە بەنیازن بە زمانی کوردی بیکەن یان بە زمانەکانی دیکەش گورانیەکان هەمووی بە زمانی کوردی یعنی بڵێن گورانی بێژەکان بێ بە کوردی لەبەرکەن جێڕانەوە یانکو بڵێن حیوار بڵێن دیالوگی ناوی لە ئەڵمانیا پێشکەش دەکەن بە زمانی ئەڵمانی دەبێت چونکە بۆیە بینەر چیرۆکەکەی تێبگا. زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین کاک ئەحسان
عوسمان دەرهێنەر و شانۆکار و شانۆنووس و ئۆپێرا. زۆر سپاس بۆ ئێوە هەر بژین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئێرانیەکان بە کورد و فارس و نەتەوەکانی دیکەوە، تورکیاش بە هەمان شێوە، هاوکات قەوقازیەکانیش خاوەنی شاکاری داهێنانە جوانەکانی فەرشن، پڕن لە چیرۆک و سەرگوزوشتە و مێژوو. دەزڕەنجینی سنووری وڵاتانی جیهان تێدەپەڕێنێت. لە پیشانگایەکی نێودەوڵەتیدا لە مۆزەخانەیەکی کۆلۆرادۆ لە ئەمریکا لە ڕێی فەرشە مێژوویەکانەوە دەمان بنەوە بۆ مێژووی دێرینی ئەو نەتەوە دەزڕەنجینانە. مۆزەخانەیە هونەری یا دانڤر بدەهان بەر و مافورên berî 500 ساڵان hatine neqişkirin û raçandin yên herêmên Îranê, Tirkiye, Ermenistan, Azerbaycan û Gurcistanê nemayiş dike. Hin ji van maforan bi dirêjahiya hezaran kîlometran keltûran bi hev ragirê didin. Di nav de jî ev neqşê ejdehayan yên salên 1700 e. ji Qefqazê. Ev yek ji gelek nîşanên ka çawa ev ber bûn girêdanek di navbera çandên cuda de û bi rastî jî neqş û motîf û sembol û raman ji welatekî dibirin welatekî din. Keresteyên raçandinê sax dimînin, ji ber ku ew naşkên û pêçan û hilgirtina wan hêsan e. Herdem mirovan berik bo nivêjê bo raxistinê û gerimbûnê bikar înane. Weke vê berika stûr ya Tirkî ku weke nivîna razanê bikar dihat. Hestekî cuda ya çawaniya bikaranîna wan dide te. Niha berk tişteke ku tu datînî ser erdê û ew erd û lingên mirov germ dike. Lê wê demê di sed sala 19 de ew nivîn bû, alaveke praktîkî ya rehetiyê bû. Mafûrên din yên di vê pêşengehê de birîtîne ji vê mafûra Karaman û Demirçîkola her du yên salên 1800 li dema ku piraniya kesên ku ev mafûre çêkirine nenaskirîne. Henrich dibêjit pîşesaziyên herêmî bi reng û hirî û neqş û girêkên textê mafûrên xwe dihatin naskirin. Raçinîna van hinekî wekû pekselê ye, ne wekû kêşana tabloyan bi firçeyê ye. Hergav xalên biçûk hene got divê tu wekû çêker hizra wan bikî. Di salên 1600 de bajarê Kirmaniyê Îranê navenda bazirganiya raçandin û tevinsaziyê bû ku gozikên biçûk ji heskiriyên xanedanên Sefewiyan li ser mafûran çê dikirin binavûdeng bûn. Her wisa ev mafûra ku ajelên xeyalî li serin ya sed sala sêzdan e di gel risteyek helbestvanê Fars Seዕdî Şîrazî. Yek ji dilxwazên sirincrakêşên vê pêşengehê ev şêre ye ku ji başûrê Rojavayê Îranê ye. Nêzîkbûna vî rûyê qeşeng ku tu lê dinerî pir bêhempa ye. Li gel motîfên cuda tiştekî gelekî hunerî ye. Dema tu bêtir ji nêzîkayî ve berê xwe didê, tu xelekên cuda dibîne. Ew bo xwe jî xemlandina laş şirove dike. Henrich dibêjit reng û neqş û sîmbolên dewlemendên li ser van berkan dîrokeke kûr ya bazirganî û dîplomasiyê li seranserî herêmê nîşan dide û ev pêşangehe heya meha gulanê wê berdewam be. Raporta Scott Stearns, Helen Cindy, Dengê Amerîka. خۆ ئامادەکردن بۆ کەرنەڤاڵە گەورەکەی بەرازیل بۆنەیەکی ئاسایی نییە. تەنها مۆسیقا و سەمای سامبا و گۆرانیە میلیەکان نییە، بەڵکو بۆنەیەکی گرنگی مێژووی و شارستانی ئەو وڵاتن. ئیتر کلیلی شارەوانی شارەکە پێشکەشی کەرنەڤاڵەکە دەکەن. ئەوان دڵیان خۆشە لەبەرەوەی سەرۆکێکی نوێیان هەیە و سنووربەندیەکانی پەتاکەش کۆتایی هاتووە. ریۆ دی جانیرۆ شکۆمەندیە بۆ قوتابخانەکانی سامبا لە جیهاندا لەم هەفتەیەدا کەرنەڤاڵی بەناوبانگی خۆی ساز دەکات. ئەمساڵ جیاوازە بە گەشتبینیەکی زیاترەوە دەست پێ دەکات. دوای دەست بەکاربوونی حکوومەتی نوێ و کۆتایی هاتنی سنووردارکردنی پەتاکە کەرنەڤاڵ ساز دەکرێت. ئەوان سەرقاڵی ڕازاندنەوەی سەر شەقامەکان بوون
بەردەوامن لە ڕەنگڕێژکردنی قوتابخانەکانی سەما و وردەکاریەکانی نمایشە گەورەکانیان لە سامبۆدرۆمۆ تەواو کرد و ئەوان دەڵێن ئێمە هەمیشە باشترین چالاکی نمایش دەکەین، ئێمە خشتەی کاتمان نییە، ئێمە لە بەیانیاندا کار دەکەین، هەموو شتێک بۆ دڵخۆشکردنی خەڵک. شارەکە بە فەرمی ڕادەستی ئامێزی فیستیڤاڵەکە دەکرێت. کاتێ ڕینمۆمۆ بە شێوەیەکی ڕەمزی کلیلی شارەکە لە سەرۆکی شارەوانی ئێدواردۆ پایسەوە وەردەگرێت. ئیتر شارەکە دەبێتە گۆڕەپانی سەما و گۆرانی و مۆسیقا. کەرنەڤاڵەکە بە گەورەترین نمایش لە جیهاندا پێناسە دەکرێت. لە دوایی بوومەلەرزە کوشندەکەی تورکیا و سووریا هەموو ڕۆژێک کارمەندانی فریاگوزاری لە ڕێکخراوی هەیتاب فیدراسیۆنی مافی ئاژەڵانی تورکیا سەرقاڵی گەڕانن بە دوای پشیلە و سەگ و کەروێشک و باڵندە ونبووەکاندا لە ئەنتاب. زۆر جار لەلایەن خاوەنە غەمگینەکانیانەوە کە ناتوانن ئاژەڵە ماڵیەکانیان بدۆزنەوە داوا لەو ڕێکخراوانە دەکرێت. ئەوان دڵی ئەو خەڵکە خۆش دەکەن. کارمەندانی فریاگوزاری سەدان پشیلە و سەگ و کەروێشک و باڵندەیان ڕزگار کردووە کە گیریان خواردبوو لە ناو داروپەردووی بیناڕووخاوەکاندا کە بەهۆی بوومەلەرزەکەی هەفتەی ڕابردووە کە بە گوڕی 7.8 پلە وێرانی کردبوو. هەرچەندە هەوڵەکان بۆ ڕزگارکردنی مرۆڤەکانە بەڵام ڕزگارکردنی ئاژەڵەکانیش بەشێک بوو لە هەڵمەتەکانیان. زۆر کەس کە لە بوومەلەرزەکە هەڵاتون پەیوەندیمان پێوە دەکەن بۆ ئەوەی یارمەتیان بدەین چونکە نەیانتوانی بوو سەگ یان پشیلەکانی خۆیان ڕزگار بکەن. لە ڕاستیدا ئێمە تەنها هاوکاری ئاژەڵەکان ناکەین بەڵکو هاوکاری خاوەنەکانیشیان دەکەین. ئەوان دووچاری بوومەلەرزە بوونەتەوە و نەیانتوانیوە ئاژەڵە ماڵیەکانیان ڕزگار بکەن. بۆیە پەیوەندیمان پێوە دەکەن و بە هەموو توانامانەوە هەڵدەدەین ئاژەڵەکانیان ڕزگار بکەین. پێشتر زیاتر لە 1000 داواکاریمان بۆ ئەمە وەرگرتووە. بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە زیاتر لە 45,000 کەس لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا و سووریا گیانیان دەستداوە و نزیکەی 75,000 بینە بە تەواوەتی وێران بووە. ئێمە ناوی خۆڵەمێشمان لێنا چونکە لە ژێر پاشماوەی بوومەلەرزەکەدا دەریان هێنا. منیش نەمدەویست ناوێکی ئازاربەخش وەک وێرانە یان داروپەردوو یان شتێکی لەو جۆرەی لێ بنێم. خۆڵەمێش وەک ئەو باڵندە قەقنەسەوایە کە لە خۆڵەمێشی خۆی لەدایک دەبێتەوە. بۆ ماوەی 11 ڕۆژە لە پەنجەرەیەکی ژێرزەمینەوە خۆراکیان پێدەدا. پاشان پەیوەندی بە ڕزگارکەرانی هەیتاپەوە کرد کە کۆمەڵێکی پاراستنی ئاژەڵانی تورکیا بۆ یارمەتیدان بۆ ڕزگارکردنیان. دوای چەند کاژمێرێک بە یارمەتی خۆبەخشە ئەڵمانی و نەمساویەکان ئاژەڵەکان ڕزگارکران. buradaki bütün canlıları kurtarmamız lazım. دەبێت لێرە هەموو زیندەوەران ڕزگار بکەین چونکە هەموو کەسێک لێرە برینەکانی زۆرن بە ڕزگارکردنی ژیانی ئەوانی دیکەش دەتوانین کەمێک هەست بە باشی بکەین. هەیتاب دوای ئەوەی خەڵکێکی زۆر پەیوەندیان پێوە کردوون زیاتر لە 900 پشیلە و سەگ و کەروێشک و مانگا و تەنانەت باڵندەشیان لە نێو داروپەردووی بیناڕووخاوەکانی ئەنتابدا ڕزگار کردووە. پشیلەکەمان بەهۆی بوومەلەرزەکەەوە ڕای کرد. ئێمە لە ئەدەنەوە هاتوین بۆ دۆزینەوەی. کوڕەکەم زۆر خۆشیەوێت. کوڕەکەم تازە هەردوو قاچی براوەتەوە بۆیە گەڕامەوە بۆ ئێرە بۆ ئەوەی پشیلەکەی بدۆزمەوە. خەریکە شێ دەبم. کوڕەکەم لە ئەدەنا نەشتەرگەری بۆ کرا هەرچەندە قاچەکانی براوەتەوە بەڵام پێیوتم بابا هیچمان ناوێت تەنها پشیلەکەم بۆ بهێنەرەوە. لە کەمپێکی حەوانەوەدا هەر ئاژەڵێکی ڕزگارکرا و وەک ئەستێرەیەکی سینەمایی مامەڵی لەگەڵ دەکرێت. ئەو خەڵکە لە خۆشیدا بە مۆبایل وێنەیان دەگرن و بە چەپڵە پێشوازیان لێ دەکەن. لە شنگال ڕێکخراوی یونیسف سەنتەرێکی مۆسیقا و هونەری بۆ منداڵان و نەوجەوانانی ئەو ناوچەیە کردوێتەوە لە پێناو دۆزینەوە و برەودان بەداهێنان و خولیاکانیان. پاش ئەو هەموو کارە ساتانەی بەسەر ئەو ناوچەیەدا هاتووە ئەم سەنتەری مۆسیقایە ئومێدێکی جوانە بۆ ئەو خەڵکە. بێگومان لە سەردەمێک کارەساتە شەنگالێ لە بیرە ڤان زارویان نینە ji ber ku mavê zêdetirî 8 salan e ew aware ne li kempa bi rêka hunerê mûzîkê û strana û şanoyê şengalê tîne bîrawan û ka çi bi serê êzdiyan hatibû. سنتەرê Bêrsivê dû ku rêxirawa UNICEF harîkariya wan dike. Ewan texeka taybet ya zaroyên kempê destnîşan kirîne
داکۆفێری هوەری بکەن و ئەو دەردەسەریان بەسەری ئێزدیان هاتین و ئەو لێ هایدار بن و شەنگالێ بیردانکەواندا بچینن. بڕێکە هۆنەری بڕێکە شانۆگەریە بڕۆکە ئەسترانە بڕێکە هەلبەستە ئەم نیشاوانە دە حەکەزانە بنە شگلێکی تەرفیهی ئەمن دەزانمە چه هاتیە سەرێوان. هەلبەت دناوە سنتەریدا ji her du ڕێگەزان وەرگرتینە و demê ew ji qutabxanê tewaw bin êkser qesta vî cihîtken û beşê mûzîkê û stranan gelek zaro lê têne dîtin. حسب تشتیان بکاربن ابراستی ام جرا دولت ها کن یعنی وگاوی بری های وگه دوام جارگادی خولا ورگی امیری ورگی وکربی پشتی وجی جارگ دیاتم بوریم وکربی و جم گلک جارا حس کن دیجی هندک چید بیجن شاعرن دنگوان گلک خوشحال. ev zarûke hunerê mûzîkê û şanoyê di gelberbestên jiyana awarebûnê û bîrhatinên şengalê tevlî jiyana wan bûyne. Lê her êkî umêdek heye li paşa rojê ku xizmeta hunerê şengalê bikin. Kawa Emer dengê Emerîka, Kempa Bêrsivê. هەزاران کەس بەجن و بەرگی ڕەنگا و ڕەنگەوە بە درێژایی سەیرانگەی سەرەکی لە بەندەری ڕێجێکە لە باکووری کرواتیا هاتوونەتە سەر شەقامەکان بۆ سازدانی ساڵانەی کەرنەڤاڵەکە کە یەکێکە لە گەورەترین نمایشەکانی ئەوروپا. ئەم کەرنەڤاڵە لە ساڵی 1992 ساز دەکرێت. نزیکەی 9,000 کەس بە جنوبەرگی جیاوازەوە خۆیان نمایش دەکەن. هاوکات لە چەندین وڵاتیشەوە بەشداریان لەم کەرنەڤاڵەدا کردووە. خۆشی و چەشە و درەوشانەوە و جلوبەرگە سەستوهێنەرەکان تەنها هەندێک لەو شتانن کە ئێمە بە بەشێک لە هەر کەرنەڤاڵێکی دەزانین. وەک چۆن کەرنەڤاڵی نەریتی ئەوان لە کرواتیا نەک تەنها ئەم شتە سەرەکیە درەوشانەوەیە نمایش دەکەن بەڵکو شتێکی جیاواز و شتێکی ترسناک و شتێکی تەواو و ناوازەش لەخۆ دەگرێت. ئەمە شەشەم جارە بەشداری لەم کەرنەڤاڵەدا دەکەم. ساڵانە سەرنجڕاکێشتر دەبێت، بیرروکەکانی جلوبەرگیش باشتر دەبن و کەش و هەواش زۆر خۆشە. ئێستا کاتێکی زۆر باشە بۆ ئەوەی لە کرواتیا بیت چونکە دەتوانیت لەگەڵ خەڵکی ناوچەکەدا بەشداری بکەیت لە نمایشی بوونەوەرە خراپەکان و ئازادکردنی بێزاریەکانی ساڵێکت. ئەوە زۆر خۆش و سەرنجڕاکێشە، کەش و هەوا باشترە. کەرنەڤاڵەکەی ڕیۆدی ناتوانێت لە کەرنەڤاڵەکەی ڕێجیکا نزیک بێتەوە. هەمان بە پۆشاکی فەنتازیەوە بە شەقامەکاندا دەگەڕێن. ئەم کەرنەڤاڵە لە پێناو پاکردنەوەی ڕۆحتدایە پێشەوەی وەرزی گەرمای بەهار و هاوین بێت. وەرزی کەرنەڤاڵ پەیوەستە بەنەریتە کۆنەکانی ئەم ناوچانەوە کە دەگەڕێتەوە بۆ سەدەکانی ناوەڕاست. ئێمە گروپێکی ژنانین 130 کەسین و ژمارەکەمان لە زیادبووندایە. گەیشتینە ئەو ئەنجامەی کە باشترە بۆ ئێمە بەشداری لە کەرنەڤاڵەکەدا بکەین نەک لە ماڵەوە بمێنەوە. هەزاران کەس بە جلوبەرگی ڕەنگا و ڕەنگەوە بە درێژایی سەیرانگای سەرەکی لە بەندەری ڕێچکا لە باکووری کرواتیا لە میانی نمایشێکی ساڵانەی کەرنەڤاڵەکەدا نمایشیان دەکرد کە یەکێکە لە گەورەترین کەرنەڤاڵەکانی ئەوروپا. ئەم ساڵ کەرنەڤاڵەکە کە لە ساڵی 1982 دەستی پێکردووە نزیکەی 9,000 نمایشکاری بە جلوبەرگی فەنتازیەوە لە سەرانسەری کرواتیا و 6 وڵاتی دیکەوە هاتبوون بۆ ئەم شارە. لە وڵاتی ئیتالیا، هەنگاریا، مۆنتێنیگرۆ، باکووری مەکەدۆنیا، هەندستان و مالیزیاوە هاتوون بۆ بەشداریکردن لەم کەرنەڤاڵەدا. نەبوونی گەلەری لە هەڵەبجە و لە بەشێک لە شارەکاندا وای کردووە مێژۆکەیان بە نادیاری بمێنێتەوە. گەلەریەکان لە شارەکاندا ناوەندێکی گرنگن کە بوونەتە ناسنامەی شارەکان بۆ هەموو گەشتیاران و هاوڵاتیان کە سەردانیان دەکەن. بەڵام لە ئێستادا بەشێکی زۆریان داخراون و لە هەندێک پارێزگاشدا بە هەوڵی تاکە کەسی گەلەری دروست کراوە. گەنجێکی هەڵەبجەیە و لە ڕێگەی هەوڵێکی تاکە کەسیەوە توانیوێتی گەلەریەک بۆ هەڵەبجە دروست بکات و مێژووی شارەکەی تێدا کۆ بکاتەوە. کە سەرەتا دیتە ئەم گەلەریە لە بەشی پێشەوەی گەلەریەکە وێنەی بنەماڵی جافەکانە بینیت لێرە بۆ نمونە مۆرەکەی وەسمان پاشای جاف، کۆشکی وەسمان پاشای جاف، عادیلە خانم کێ، وەسمان پاشا کێ، ئەحمەد موختاری کوڕی بەشێک لەو بنەماڵی جافەکان و هەندێک لە جوولەکەکان کە
دیارە هەڵەبجە کە دروستە بێ لە سەرەتا 3 گەڕێک بووە. لە ڕابردوودا ئەو گەلەریانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروستکرابوون لە شارە بچووکەکاندا ڕوبەڕووی داخران بوونەتەوە. ئەمەش کاریگەری نەرێنیان هەبووە لە ناساندنی شارەکان بەو گەشتیار و وەفدە ڕەسمی و ناڕەسمیانەی ڕوویان لێ کردوون. هەڵبەتە بوونی گەلەری لە هەموو شوێنێکدا پێویستە. هەر جێگەیە کە پەیمانگای هونەرە جوانەکانی تیاوە یان کۆلێجی هونەری تیاوە یان بزاوی شێوەکاری تایدا پەرەی سند بێت. هەڵبەتە پێشتر بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری گەلەریەکی هەبوو لێرە کاری خۆی کردووە، بەڵام ئێستا نەماوە. ئێمە داواکارین کە لەو کۆشکی هونەرەیان لەو شانۆی هونەری کە بەتەمای دروستی بکەین شوێنێک تەرخام بکەین بۆ ئەوەی گەلەریەکی سابت بێت. هونەرمەندێکی هەڵەبجە دەڵێت دۆخەکە وای لێ هاتووە ئەبێ خۆت بەدەم خۆتەوە بیت، دەنا مێژوو هونەر و ئەرشیفی خۆتت بۆ نادۆزرێتەوە. دەبێت حکوومەت جارێکی دیکە گەلەریەکان نوێ بکاتەوە و فراوانیان بکات. ئێمە بەعام کورد لە ئەرشیفا زۆر لاوازین، بەڵام بەداخەوە تا ئێستا شەوڵ نەدراوە کە تۆزێک دەست بگرین بە ئەرشیفمانەوە کۆی کەینەوە تاکو لە داهاتوو ئەگەر کەسێک لە دەرەوە مەسەلەن بێتە ناوم شارەی ئێمەوە یاخود بێتە کوردستان بەگشتی ئەکرێ بڵێن شارەکانی تر باشترن لەو ڕۆ چکە دڵسۆزیان هەیە. بەڕاستی ئەمە لە خۆمانە دڵسۆزمان زۆر کە مەبێ خۆمان خەمی خۆمان بخۆین. گەلەریەکان لە ڕابردوودا جگەلەوەی ناوەندێکی نمایشی کارە هونەریەکان بوون، لەگەڵەوەشدا مێژووی شارەکەیان لە ئامێز گرت بوو. ئەوان پێناسەی شارێکیان دەکرد، بەڵام ئێستا گەلەریەکان داخراون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. محمود دەرویش لە هۆنراوەی دیواربەندا دەڵێت ئاسمان کە نزم ئەبێتەوە دا ئەبارێ، وڵات کە بەرز ئەبێتەوە چۆڵ ئەبێ، هەر شتێ سنووری خۆی بەزان ڕۆژێ بۆ دژەکەی ئەگۆڕێ، ژیان لەسەر زەوی سێبەری شتێکی نەبینراوە، تازایەڵێکی دیکە و جوانی و خەم و داهێنانێکی دیکەی جیهان ماڵاوە.